خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی کەناڵی ئاسمانی پێیان بەرنامەی گفتوگۆ خۆشحاڵین لە دەرفەتێکی نوێ بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە. ئازیزان لەگەڵ میوانە بەڕێزەکانم گفتوگۆ لەسەر پرۆژەی قورئان بەهاری دڵانە دەکەین. دیارە ئەم پرۆژەیە ڕاگەیەنراوە لەلایەن ئەنجومەنی بانگەواز و پەروەردەی کۆمەڵی دادگەری کوردستانەوە بە مەبەستی ئەوەی کە بەشداربوانی نێو ئەم پرۆژەیە بتوانن بە لەبەرکردنی نزاکان و ئەو دوعانەی کە لە قورئانی پیرۆزدا هاتووە بەشداری بکەن و تاقیکردنەوە بکەن و هەڵسەنگاندنیان بۆ بکرێ و دوجاریش براوەکان بە پێی ئەو سیستەم و خاڵبەندەی کە هەیە خەڵات دەکرێن لەلایەن ئەنجومەنی ناوبراوە. بۆ مەبەستە دیارە دەیان هەزار هاوڵاتی لە هەرێمی کوردستان و لە ناوچە جیاجیەکان و شار و شارۆچکەکانی کوردستان ناوی خۆیان نووسیوە و سەرقاڵ و سەرگەرمی خۆ ئامادەکردنن بۆ ئەوەی کە ڕۆژی تاقیکردنەوەیان بۆ دیاری بکرێ و ئەوانیش بەشداری لە هەڵسەنگاندنەکەیان بکەن. دیارە ئەم پرۆژەیە پرۆژەیەکی خێرخوازی گەورە و مەزنە و ژمارەیەک لە کەسایەتی و کۆمپانیا سپۆنسەری ئەم پرۆژەیەکەن و پشتیوانی لێ دەکەن بۆ ئەوەی کە ئەم پرۆژە خێریە و ئەم پرۆژەی ئیسلامیە سەر بگرێ و سوودمەندی دنیا و قیامەت ببن. ئێمە بە پێویستمان زانی هەندێک ڕوونکردنەوەی پێویست لەبارەی قۆناغەکانی بەڕێوەچوونی ئەم پرۆژەیە لە ئەم سەرپەرشتیاری پرۆژەکە هەم لایەنی سپۆنسەری پرۆژەکە وەربگرین. بەڕێزان دکتۆر محەممەد بامۆچی سەرپەرشتیاری پرۆژەی قورئان بەهاری دڵانەیەکێکە لە میوانە بەڕێزەکان لەگەڵ بەڕێزان حاجیە مانج پارەزانی خاوەنی کۆمپانیای پارەزان بۆ حەج و عومرە، حاجی عوسمان حەمزەیی خاوەنی کۆمپانیای حەمزە بۆ حەج و عومرە خەمزە ببوورە خاوەنی کۆمپانیای خەمزە بۆ حەج و عومرە، مامۆستا ڕەنج دەرکردی نوێنەری کۆمپانیای چرای مەکە و مەدینە بۆ حەج و عومرە. بەگەرمی بە خێراتنی میوانە بەڕێزەکان مەکەم بەخێربێن. کاک دکتۆر محەممەد با لە جەنابتەوە دەست پێکی ئەگەر بکرێ ناساندنێک لەبارەی پرۆژەکەەوە بە ئێمە و بینەرانی بەرنامەکەمان بدەی. سوپاس دەکەی. بسم الله بەناوی خوا. سەرەتا ئەم پرۆژەیە ئێمە وەکو ئەنجومەنی بانگەواز و پەروەردە پێمان باش بوو مسابقەیەک ڕابگەێنین کە ساڵانە بێ و مەجای بابەتەکەشی قورئان و ئەو بابەتانە بێ کە پەیوەندی بە قورئانەوە هەیە. بۆیە یەکەم بابەتیشمان دوعا و نزا قورئانیەکان بوو. ئەو دوعا و نزایانەی کە لە قورئانە هاتوون ئەوەمان هەڵبژارد کە بیکەینە یەکەم مسابقە و یەکەم پێشبڕکێ. ئەمە بۆ ئەوە بوو خەڵک زیاتر لە قورئان ئاشنا بێ، قورئان شارەزا بێ، معناواتاکەی بزانێ، مەبەستەکانی قورئان چییە، بابەتەکانی قورئان چین، قورئان چی لە مسلمانان و مرۆڤەکانەوێ. بەم جۆرە کە ئەمە شێوازێکی تازەیە بۆی کەواکو خەڵک لێکۆڵینەوە و دیراسە و بە دواجاچوون و تێگەشتین لە قورئان بۆ پەیدا بێ. ئەمە کراوەتە مەنهەج و ڕێکخراوە یعنی. بەڵێ ئێمە هاتوین دوای ئەو کە بڕیارماندا ئەو بابەتە بکەینە بابەتی مسابقەکە هاتین لە کتێبێکە ئەوەمان تەرتیب کرد لە نامیلکەیەکە هەرچی دوعا قورئانیەکانە ئاەتەکانمان هەموو هێنا ڕاوە و تەفسیرمان کرد وشە و کەلیماتەکانی هەندێک کە کەلیماتی قورس و گرانی تیاوە بەجیا مانامان کرد بە کوردی. بابەتێکی تەجویدی بچووکیشمان لە ئەخیر و لە کۆتاییوە دانا دەربارەی ئەحکامی نونی ساکینە و تەنوین. ئەم بابەتە کە هەمووی دەوری لە نامیلکەیەکی نیو ئەیفۆڕیا 6 لاپەڕە زیاتر ئەبێ کردمانە بابەتی ئەو تاقیکردنەوە ئەو پێشبڕکێ. دڵنیان کە مەنهەج و پرۆگرامە گەیشتوتە دەستی بەشدار بوون؟ ئێمە وەکو خۆمان لای خۆمانەوە بە تەحدیدی نزیکی 6,000 بۆ 64,000 کتێبمان چاپ کردەوە بە کوردی بادینی و سۆرانی. زۆربەی بە سۆرانی
6,000شی بە بادینی لەوەچە دەوری 4-5,000کیش بە عەرەبی چاپ کرابێت چونکە ئەو منتیقانە عەرەبیشی تیا یعنی ئەم سنووری کوردستانە عەرەبیشی تیا بە تاتی منتیقە جێناکۆکەکان ئەوە ژمارەکە بۆ اینجا ناو نووسینەکە لەوە فراوانترا چونکە مەسەلە جاری وایە خێزانێک یەک نەفەر یەک کتێبیان کڕیوە بەڵام 4 کەس بەشداریەکەن یا 2 کەسن یا 3 کەسن یا هەیە ئەسڵن کتێبەکەشی نەکڕیوە ینی PDF-ەکەی ڕاکێشاوە لەین بەڵێ ینی دانراوە هەر PDF-ەکەی ڕاکێشا و ئیسینساخێکی کردو یا کتێبێکیان بردو و لیان ئیسینساخ ینی ئەسڵان پێویست نەبووە لە بەرامبەر بەشداریکردنا کتێبێک بەدەست بخەیت ینی خۆی زەڕورە چونکە بابەتەکە پرسیارەکان لەسەر کتێبەکە دێتەوە بەڵام ئەو بە شێوەیەک لە شێوەکان یا چەند کەسێک کتێبێکیان هەیە لە عایلەیەکە یان کتێبێکە و کە ئەگەر کتێب نەبێ مەسا یا شوێنەکەی واو بێدەسی نەکەوت بێ ڕای کێشاوە خۆی لە ئینتەرنێتەوە یان لەبەری گرتووەتەوە ئیسینساخی کردووە فتوکوبی کردووە هەشە ناوی نووسی و ینی لەوە چ نازەم یا خۆی زیرەکە پشت بە معلوماتی خۆیە بەسێت چونکە پرسیارەکانی ئێمەش بەو سوورەتە زۆر قورس نین ینی خەڵک ئیلا ینی هەمووی لەبەر نەکاو هەمووی ئەوە نەکانە توانێت جواباتەوە ئەگەرێک معلوماتی ئیسلامی هەبێ قەناعەتماتە لەوانەیە بەبێ کتێبەکەش بتوانێت جواباتەوە بڵێ ئەگەر ئامارێکتان لابێت دەتایەکی بەشداربووانتان لابێت تا ئێستا ئەوەی کە ناوی نووسی و بەنیازی بەشداریکردن لەم پرۆژەیە بەپێی کتێبەکانی ئێمە کتێبەکانمان ئەو ژمارەی کەوتم شتێکی زۆر کەم ماوەتۆ لای ئێمە ئەگەر نا هەمووی فرۆشراوە بەدەر لە کتێبەکە هیچ ئامارێکی ژمارەك ئەوەی کە بەدەست ئێمە گەشتووە لە شوێن و بنکەکانەوە پێیان داوین ینی بە تەحدیدی بڵێم 75,000 بۆ 80,000 بێ لە 70 بۆ 80,000 تراوە تۆزێ ژمارەکان زیاد و کەمەکە مەسا بە پێی کاتەکان ناوی زیاتر ئەنووسێ ناوی نوێ ئەنووسێ بەڵام لەسەر و 70,000ەوەیە و گومانەکەم تا نزیکی 75 بۆ 80,000 ببێ بە ناونووسین و بە حسابی کتێبەکانمە حساباتێکی ئەوە ینی بەشتی وەکو بڵێ ناتوان بڵێ بە دەقیقی چونکە جاری وایە ینی وەکو مشتی زۆری تیا لای تۆ نییە ینی سە زۆر کەسێ بەنیازە ڕۆژی امتحان بێ امتحان بە نەناوی هەیە نەکتێبی کڕیوە چونکە ئەوەی ئێمە ئەڵێم زۆربەی هەرە زۆری ناوی نووسیوە بە ناونووسین هەر کەسێ ڕوو بدام کەسێک ناوی نەنووسی بێ و ئەو ڕۆژە ئیشکال نییە هەر کەسێ امتحان بە امتحانەدا بەس ئێمە ئەوانەی کە لای ئێمە ڕسمەن هەن کتێبەکەی کڕیوە لەگەڵ کتێبەکە ناوی تۆمار کراوە ناوی سیانی و ژمارە تەلەفۆن و شارەکەی و پیاوە یا ئافرەتە و ئەو شتانەی نووسراوە چکە دوای لە ئیمتحان لە ئیمتحانەکە ئیشمان پێێتی مەسا پیاوان و ئافرەتان جیاکەن بۆ بزان ڕێژیان چەندێکە یان مەسا لە تەسیحە و تەسیحەی پرسیارەکانە ئیشمان پێێتی مەسا بزانین ئەمە هیچ شارێکە سبێنێ مەسا هەدیەکە بۆ یەکێ دەرچێت بزانین خەڵکی شارێکە عادەتەن ماوەسا نابێ ڕقم تەلەفۆنەکەی لەسەر بێ عادەتەن تاقیکردنەوە هەڵسەنگاندن ماوەسا بۆ خۆی قەلەقی و ترسێکی هەیە تاقیکردنەوەکە ئێوە چۆنە من تاقیکردنەوەکە نموزەجی سوالەکانیشم بڵاو کردوتەوە بڵاومان کردو کە سوالەکانی ئێمە بەم شێوەیە 50 سوالە یەکی 2 دەرەجەی لەسەر بۆ هیچ ئیشکالوشت دروست نەکا و هەمووی هەڵبژاردنە حتا ڕاست و هەڵەشمان بە هەڵبژاردننی هەڵاوەتەوە ڕاست و هەڵەیەکمان لە بەردەمی پرسیارەکە داناوی کیان بخەرە بازنەوە ئەوە ئەوی کەشی مەسا ئاەتێک هاتووە تو تەفسیرەکەی 3 مانای بۆ نووسیوە یەکێکیان ڕاستە بیخەرە بازنەوە کەلیمات مانای کەلیمەیەکی قورئانی 3 وشەی کوردی بۆ نووسیوە یەکێکیان ڕاستە بیخەرە بازنەوە دوانیان ڕاست نییە دوعایەکە ئەم دوعای کێیە ئەم دوعای کێیە مەسەلا 3 شت نووسراوە ئەم دوعاهی موسڵمان ئەم دوعاهی پێغەمبەرێک ئەم دوعای فڵانە کەسە تۆ کامیان ڕاست ئەویان نەخیتە بازنەوە گرنگی ئەم جۆرە پرۆژانە بۆچی ئێوە ئەم هەنگاوەتان هەڵگر گرنگی ئەمە چییە لە ژیانی تاکی خەڵکی کوردستان مسلمانان شتێکی کورتم باس کرد هەر ئەوە ینی خەڵک ئاشنا بێ بە قورئان بگەڕێتەوە بۆ لای قورئان بیخوێنێتەوە لی تێ بکە کاری پێ بکە بێتە بەشێک لە بەرنامەی ژیان ئەوە باشە وادار ئینشاءڵڵا ئەو بابەتە ئەوە بێ ئینشاءڵڵا دیگنەوە لات بۆ هەندێک پرسیاری تر جەنابی مامۆستا وەکو وتم بۆ ئەم هەنگاوە پیرۆزە ژمارەیەک سپۆنسەرمان هەیە کە هەندێک لەو سپۆنسەر بەڕێزانە نوێنەریان بۆ خودی مەجالی من دەشتێک بڵێم لەسەر ئەو دیاری دیانە بڵێ وتم دوایی دێینەوە بۆ ئەوی پێش ئەوەی زۆر پرسیار لەم بەڕێزانە بکەیت ئێمە ئەلحەمدولیلا خەڵکێکی زۆر دیاری داوە ینی ئەو دیاریانە کە ئیسە هەمانن پێشتر ڕامان گەیان 100 دیاریە 101 دیاریە
ئێستا الحەمدوللا بە هەندێک هاوکاری تر و هەندێک خێرخوازی ترۆ هەندێک دیارەکانمان و خەڵاتەکانمان بووەتە 200 دیاری 200 دیارەکە بەم جۆرەیە سیارەیەکی سفرە دە عمرە بوو ئێستا بۆتە 15 عمرە ئەم خەڵاتانە جەناب خەڵاتەکان باسکە بە زوای پێم بڵێ کە ئەمە چۆن دابش دەکرێت سیارەیەکی سفری قەمەرێکی سەنی سفرە بەڵێ دە عمرە بوو ئێستا مژدە بە بەشداربووانە دەم کە بۆتە 15 عمرە 40 مۆبایلی زیرەکە پێشتر 50 خەڵات بوو ئێستا 50کەش بۆتە 150 ینی بە هەمووی بێتە 200 خەڵات 200 و تقریبا 6 خەڵات ینی بە سیارەکە و بە 5 عمرەکەەوە زیاو بووە بێتە 206 خەڵات کە ئومێد دەکەم ئەم بەرنامە ئێمە هاندەر بێ بۆی کەواکو خێرخوازانی تریش هاوکارمان بن پشتیوانمان بن بۆی کەواکو ئەو ژمارە زۆرەی کەوتمان لە خەڵکی ناوی خۆی نووسیوە و کتێبی کڕیوە و خەڵکی زۆر بە تەمەنیان تێیاڵە کتێبەکەم هەمووی لەبەر کردووە مناڵیان تێیاڵێ هەمووی لەبەر کردووە ئافرەتی تایە هەموو چین و توێژەکانی تایە خەڵکی زۆر فەقیری تایە خەڵکی زۆر دەوڵەمەندی تایە دکتۆرێکی بەڕێز کە خۆی هاوکارێکی مادی باشیشی کرد بووین وتی ئەوە کتێبێکیش بۆ من بێنە مامۆستا من بەڵکو زیرەکیشم هەمووی لەبەرەکەم ئەگەر دەرچووم بە سوحبەتی سیارەکە بۆ من دەرچێ خەڵاتێکەکەم و بە خۆتان بۆ مسابقەیەکی کە ئەوە ئاوە ینی بەڕاستی ئەو خەڵکە بە باشی هاتوۆتە پێشەوە خوازیان باتەوە ئەم بەڕێزانش کە ئامادە بوون ینی خەڵاتی 15 عمرەکە ئەم بەڕێزانە خاوەنی 5 عمرەیانن دەکەی تری چەند کۆمپانیایەک دابینیان کردووە کە هەندێکیان لە سەفەرن هەندێکیان نەهاتن و یەکێکیشیان دکتۆرێکی بەڕێزە 4 عمرەی وە دابین کردوین حەزی نەکردناوی بەم 4 عمرەی دابین کردو ماڵی ئاوابێ هەندێکیشیان هەندێک شخصن کە کۆمپانیانی ئەوان توێن هەرێک ئەوتوتی عمرەیە لەسەر من ئەوتوتی عمرەیە لەسەر من ئاوە جای ترێمەش چ عمرە چ کۆمپانیا بن عمرەمان بنێ مەمنونیانە بین و دوعای خەیران بۆکەین چ ئەشخاص بن عمرەمان بۆ دابینکەن یا هەر هەدیەکی تر یا شتی مادی یا پارەی نەقدی هەرچێک بێ ئێمە خەڵاتەکان زۆرەکەین و زۆرتر دڵی خەڵک خۆشەکەین و ئەمە وا ئاکاکەوە زۆرترین مسلمان لە پیا و لە ئافرەت و لە مناڵ و لە گەنج و لە بەتەمەن هەمووی بێ لەسەر ئەم قورئانە کۆ بێت و خەم لەم قورئانە بخوا و دیراسی بکا و بیخوێنێت و لەبەری کا و کەوانش بەڕاستی ئەجرێکی گەورەی قیامەتین و سەربەرزی دنیا ئەم بەڕێزانە بەشداریمان لەگەڵەکەن و دوایش پرسیاریەوە لە یەکەم کە چۆن یەکەمەکان دیاریەکەن بۆ نمونە سیارەکە بۆ چیە عمرەکان بۆ کێن ئینشاءڵڵا باسی ئەوە شەکاو زۆر باشە بەڕێز یەکێک لەو بەڕێزانەی کە بەشدارە لە سپۆنسەریکردنی ئەم پرۆژە خێریە بەڕێز کاک حاجی ئامانج پارێزانی خاوەنی کۆمپانیای پارێزان بۆ حەج و عومرە کە بەڕێزیان سپۆنسەری بەرنامەکەی ئەوەدەن بە 2 عومرە ماڵیانەوە بێت دەستیان خۆش بێت کاک حاجی ئەگەر پێمان بڵێ گرنگی ئەم جۆرە پرۆژانە لە ژیانی ڕۆژانەی خەڵکەوە بەشداریکردنی تێیدا چۆن دەبینن بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سوپاس و ستایش بۆ خوا درود و سەلام لەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەستخۆشی بۆ کەناڵی ئاسمانی پەیام و مەکتەبی بانگواز خی گەورە پاداشی هەموو لایەکتان باتەوە بۆ ئەم فرسەتە و بۆ ئەم پرۆژە خەیریە کە جەنابتان هۆکار بوون ئێمەتان بەشداری ئەم خێرە گەورەیە کرد بەڕێزان دیارە مەسەلەی ئەم پرۆژەیە خۆی لە خۆیان بەڕاستی گرنگێکی زۆر گەورەی هەیە میلەتی ئێمە سوپاس بۆ خوا کە ئێمە ئەو پرۆژانە ئەبین هەم ئەم پرۆژەیە هەم ئەو پرۆژانەی پێشوو وەکو بەهای فەرموودە وەکو بەهاری دڵ ئەو هەموو ئەو پرۆژە خەیریانە کە الحەمدولیلا ئینسان کە ئەو منزەرانە ئەبینێ ئەو خەڵکیشی بەتەمەن خەڵکیشی لە مناڵێکی گەنجێکەوە بیگرە هەتا تەمەنێکی گەورە بەو شەوق و زەوق و بەو شێوەیە بەشداری لەم پرۆژانەیە ئەکەن بەڕاستی ئەم میلەتە خێری تیاماوە سوپاس بخوا زۆر جێ دڵخۆشی بەڕاستی بخوا پاداشی بەڕێستان بەد کە بەڕێستان هۆکارن لە ئەوەی کە ئەم خەڵکە هەم تووشی ئەو خێرە گەورەیە بێ هەم ئێمەش تووشی ئەو خێرە بکەن و بەتایبەت مەسەلەی قورئانی پیرۆز کە معلومی جەنابی مامۆستا و بەڕێستانە پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم خەیڕوکم من تعلم القرآن وعلمه باشترین کەسانێک ئەو کەسانن کە لە خزمەتی قورئانن هەم قورئان خۆیان فێرە بن هەم خەڵکیش فێری قورئانەکەن بۆیە بەڕاستی ئەم بابەتە ئەم پرۆژەیە زۆر گرنگێکی گەورەی هەیە خوای گەورە پاداشتان باتەوە و بەڕاستی میلەتی سوپاس بۆ خوای تەعالا
استیجابێکی باشیان هەبوو زۆر پێویستە بەڕاستی. کەواتە پاڵنەری هاوکاریەکانی ئێوە بۆ دامی ئەم پرۆژەیە لە چیەوە سەرچاوەگرێەوە چۆن بیرتان کردەوە لەوەی دامی ئەم پرۆژەیە بکەن؟ دیارە ئەم پرۆژانە هەموو ئەم پرۆژانە و پرۆژە خەیریانەی تر بۆ نمونە ئەم مەکتەبە بەڕێزەی جەنابتان کە ئەیکەن ڕەنگە خۆی توانای دارایی ئەوەی نەبێت کە ئەژنا خۆی توانای دارایی هەبێ تەسەوڕ ناکەم پێویست بۆ بکە کە سپۆنسەری بۆ پێداکە. خوای تەعالا لەسەر هەموو تاشێکمانی پێویست کردو کە هەر کام لە ئێمە بە شێوەیەک لێ شێوەکان خزمەتی ئەو دینە بکەین. بەڕێستان بە شێوەیەک جەنابی مامۆستا لە بواری بانگەوازە ئێمە لە بوارێکی ترە کەسێکی تر بە هاوکاری مادی کەسێکی تر هەر یەکەی لە بواری خۆیە کەواتە گەیاندنی ئەم دینە لەسەر تاک بە تاکی مسلمانان پێویستە تەنها لەسەر مامۆستایانی بەڕێز پێویست نییە تەنها لەسەر مەکتەبێکی دیاریکراوە پێویست نییە بەڵکو ئێمەش خۆمان بەوە ئەزانین کە گەیاندنی ئەم دینە لەسەر ئێمەش پێویستە وەکو جەنابتان بۆیە بەڕاستی ڕەنگە کەم تەرخەمیش بین وەکو پێویست نەهاتبینە پێشەوە لەسەر هەموو تاشێکمان پێویستە لە خزمەتی ئەم پەیامە پیرۆزە بین. کاراسانیکردن بۆ گەیشتنی خەڵکێکی تامەزرۆ بە ماڵی خوا بۆ حەج و عومرە گرنگەوە نییە ڕێی ئەم پرۆژانەوە و بە هاوکاری جەنابیشتانەوە ئاواتی دڵی کەسێک دێن نەجێ کە لەوانەیە چەندین ساڵ بێوات بۆ بخوازێ بگاتەوە ماڵە پیرۆز. وەڵاهی مامۆستا عەباس ئێمە لە خزمەت جەنابی کاک حاجی و برا بەڕێزانە کە سەفەر زۆرەکەین و ئەڕۆین و خەڵکە بینین ئەو خەڵکانی کە دێن خەڵکی وا هەیە کە دێت بۆ نمونە لەم پرۆژەی جەنابتانە لە پرۆژەیشتر ناوی دەرچووە یعنی ئەو کەسە یەکەم ڕۆژ کە یێتە کۆمپانیا جوازەکەی هێن لە یەکەم ڕۆژەوە بە گریانەوە یێتە کۆمپانیا ئەڵێ بۆ نمونە من چەند ساڵە تامەزرۆی ئەو سەفەرم قەدەری خوا نەمتوانێ بڕۆم کە خوای تەعالا ئەم فرسەتی بۆ ڕێخستووە لە یەکەم ڕۆژەوە ئیتر کابرا ئەڵێ لەسەر ئاگرە خواخوایەتی دقەیە زووتر شاد بێ بە ماڵەکەی خوا ئەچینە مەدینە بە هەمان شێوە بۆ پەڕی تاسوق ئەو بۆ پەڕی ئیشتیاقەوە چێتەوە شوێنە پیرۆزە بۆ مەکەی پیرۆز بە هەمان شێوە بۆیە ئێمە کە سەبەبێک بین لەوەی کە کەسێک خوشکێک برایە بگەێنین بۆ شوێنە پیرۆزە ومێدم وایە ئێمە بەرەو حەدیثە کەمین کە ئەفەرمی ئەدال و عەلە الخەیری کەئەجری فاعیلی ئینشاءڵڵا هەم بەڕێستان ئەو دەلیلن هەم ئینشاءڵڵا ئێمە ئەو دەلیلین هەم فاعیلەکە خۆشی بە پشتیوانی خوای تەعالا ئەجرەکە و دەسەکەین ئینشاءڵڵا. ئینشاءڵڵا دەستان خۆش بێ کاک حاجیان خێرتان بنووسێت. هەر وەک بەڕێز حاجی عوسمان خەمزەیی خاوەنی کۆمپانیای خەمزە بۆ حەج و عومرە جەنابیشتان بەشدار و سپۆنسەر و پشتیوانی ئەم پرۆژێن بە عومرەیەک خی گەورە پاداشتان باتەوە جەنابتان ئەم جۆرە پرۆژانە چۆن نەبینن کە خەڵک ئەوەی تەجروبە هەیە با بڵێن بە گرم و گوڕیەوە هاوڵاتیانی کوردستان گەنجا و لاوان ژن و پیاوان بەشداری ئەم جۆرە پرۆژەی هەڵسانگاندنی قورئان و ئەوەکەن ئەمەش پرۆژەی قورئان بەهاری دڵانەیەکێکی دیکەی لەو هەنگاوە گەورانە ئەم پرۆژانە چۆن دەبینن گرنگە بەلای خەڵکەوە؟ بەتەئکید دەستان خۆش بێت زۆر سپاسی کەناڵی پەیامەکەین بۆ بەرنامەیە و زۆر سپاس مامۆستا و ستافەکەیەکەین بەڕاستی کارێکی زۆر باشە لەم سەردەمەیە کە گەنجەکانمان زۆربەیان ڕویان لە هولەعب و کاری بنابەجێ کردووە گەنجەکان ڕائەکێشن بەرەو بەرنامێکی ئاوایی بەرەو بەرنامەی قورئان و بەرەو بەرنامەی دینی شتێکی زۆر باشە دەستخۆشیان دیەکەین خۆی گەورە سەربەرزتان کە هەر ئەوەیە ئێمەش پاڵپیۆناوە کە هەوڵ بین بەجاری لەو پرۆژانەدا و ئێمەش بە ناوی خۆمان و کۆمپانیاکەمان هەموو کاتێک پشتگیرتانە بین و حازری بوو هەموو هاوکاری کە بە ئێمە بکرێت دەستخۆشتان دیەکەین و سوپاستان باتەوە. ئێوە تا ئێستا و جۆرە خەڵکانتان لەگەڵ خۆتان بردووە بۆ حەج و عومرەکە بەم ڕێگەیانە تەئکید خەڵکێکی زۆر لەگەڵمان دێت بەڵێ وەڵا خەڵکی نەدادێ خەڵکی کەم دەست دەکەێمە ئەلحەمدولیا یارمەتیانە دێن و هەستەکەم کە ئیشێکی گەورەتان کردووە دامیە و جۆرە خەڵکانتان کردو دەست ڕۆحی پێی مرتاحبە و کارانە کارێکە کە ئینسان ناتوانێت وەسفی کات کارێکە کە ئینسان لی ینی دڵخۆشە زۆر پێی بەتەئکید. زۆر باشە. شتێکت هەیە بەوتن بەوەی خەڵک زیاتر ڕووبکاتە ئەم واللهی من داواکارم گەنجەکان ڕووکەنە بەرنامەی دین بەڕاستی هەر ئەوەمان ئەمێنێتەوە کارێکی زۆر چاکە ئەم بەرنامەشکی ئێستا خوای گەورە ئێوەی کرۆتە سەبەب و دروستان کرۆ شتێکی زۆر باشە ئێمە بە فکرماندیە سەرەتاکان کە ڕوومان لەم نەکرد بە کاسێتێک بە شیتێک دەملادا بمان هات و هەوڵمانەدا یان لە کتێبەکە ئەمان بکەنەوە ئێستا کە خواوای کرۆ ئەم بەرنامە و ئیعلامە هەیە حقیقەت گەنجەکان ڕووی تێ بکەن و بەڕاستی هەر ئەوەش وایەمێنێتەوە کارێکی زۆر باشە کارێکی زۆر پیرۆز هەیە دەرفەتی زۆریشی هەیە لە بەردەمیا خۆشایەکی هەیە توانێت سوودی لێوەربگرێت هەموو بەرنامە و ئەو هەموو ئەنتەرنێت و فەزای هەیە بەڕاستیشتێکی زۆر باشە و من داواکەم ڕووکەنە ئەم بەرنامەی ئینشاءڵڵا دەستان خۆش بێ کاک. هەر وەک بەڕێز مامۆستا ڕەنج دەرکردی نوێنەری کۆمپانیای چرای مەکە و مەدینە بۆ حەج و عومرە جەنابتان چۆن بوو بوونە سپۆنسەری ئەم جۆرە پرۆژەیە؟ الحمد لله الصلاة والسلام على رسول الله. أما بعد سرتا دەستخۆشیتان لێکم بە ناوی کاک حاجی عەبدولجەبار
بەڕێوەبەری کۆمپانیای چرای مەکە و مەدینە ڕێز و سوپاس و پێزانیمان هەیە بۆ هەموو پرۆژە خێریانە بەڕاستی ئەوەی کە زۆر گرنگە بەلای ئێمەوە ئێمە باعیسی خێر بین بە تایبەتی ئەو خەڵکە کە مشتاقن و میلەتی کوردیش الحەمدولillah سوپاسی خۆی گەوراکەین لەسەر ئەوەی کە کۆمەڵێک ئەفکاری نامۆشتی خراپیشی تێکەڵەکرا بەڵام الحەمدولillah بەگشتی خەڵکەکەی هەندێ بابەت هەیە کە زۆر جار ئەو ڕژێنێ لە ئیعلام و ڕاگەیاندنا یانیانی بە زۆر کۆمەڵی هزر و بیری نامۆتێکەڵی ئەم کۆمەڵگەیە بکرێت الحەمدولillah ڕەتی یەکەنەوە ئێمە سوپاس بەخوای پەروەردگار زۆر جار لەوانەیە لە مینبەرەکانەوە یان مامۆستایانی بەڕێز کە باسی ژیانی پێغەمبەری ئەکرەمیان کردبی عەلەیهی سەڵات وەسەلام خەڵکی بەگشتی وەکو چیرۆکی شتەکانی بیستوە بەڵام واقعەکەی نەبینیەوە بۆیە کاتێک کە سەفەری ماڵی خوای پەروەردگارەکە کاک حاجی برا بەڕێزانم خۆیان ئاگاداری حاڵەتەکەن هەر لە گەشتنمان بەناو مەتاری مەدینەوە تاوەکو گەڕانەوە هەستی ینی شێوازێک لە ناو خەڵکە ئەبینی کە ناتوان مێساوەسفی کەم بەڕاستی بۆیە گرنگە هەموو تاکێکی موسڵمان بۆەوەی کە ئیمانەکەی نوێ بکاتەوە جارێکی تر خۆی بگەێنێتە سەفەری عومرە چونکە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام عومرە بۆ عومرە پاکبوونەوەی تاوانە حەجی ماڵی خوای پەروەردگار هیچ شتێک نییە لە بەرامبەریە بە هەشتەکەی خوای پەروەردگار نەبێت کە تۆ ئەچیتە شاری مەدینە گۆڕی پێغەمبەری خوا بینی عەلەیهی سەڵات وەسەلام دوو هاوڵی بەڕێز خولەفای یەکەمی ڕاشد وە دووەم لە تەنیشتیان پاشان خولەفای سێم لە گۆڕستانی بەقیعە ئەو مێژوەی کە بۆمان باس کراوە بە چاوی سەرمانەی بینی بۆیە زانایانە فەرموو ڕەحمەتی خوایان سەر بێ لەوانەیە گۆڕی زۆربەی پێغەمبەران کە باسییان لێوە کراوە هیچ ئەسەرێکی واقعی نەبێ بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام واقعەکە مەژوا لە ئێماکە کە ئینشاڵڵا بتوانین باعیسی خێرمین لە نێوانی ئەو خەڵکەی کە بە ئاواتێ بگاتە ئەو شوێنە و زۆر جاریش پەیوەندیاتمان پێوە کرێ لەسەرەوەی کە چۆن بتوان ئەم پرۆژانش بەڕاستی جێگەی دەستخۆشیە ڕێگەیەکی ئاسانی چ جەنابی الحەمدولillah بە تایبەتی مەسەلەن تۆ لە ماڵەوە دانیشی کتێبێکی بچووک لەبەرەکەی زۆر ئینشاءالله خۆی گەورە پشتیوان بێ ئەمرێکت بۆ دەرەچێت کە لەوانەیە بە زەحمەت بە ڕێگەیەکی تر بتوانی ئەم زۆر ڕاست الحەمدولillah خۆی گەشت و ئاسانکاریانی کردووە کێسام کۆمپانیانە هەن و پاشانیش ڕێگەی فڕۆکەخانە من زۆر جار لە مەتاڕە خەڵکیەکە یڵێ نوێژەکەم کەم نەمەی کە تەخیری کە بۆ مەدینەوە ئەزانە فەقیرە زۆر درەنگە لە ماوەی 2 ساعت نیمە گەینە شاری مەدینە کە خێری نوێژێک لەوێ 1000 نوێژە لەبەرەوەی ئینشاءالله جێگەی دەستخۆشیەوە پێویستە هەموو تاکێکی موسڵمان یارمەتی دەربێ لە بابەتی پرۆژە خێریەکانە و هەموو ئەو پرۆژانەی کە مامۆستایانی بەڕێز ئاماژەیان پێدا واجبە لە سەرمان ئەگەر خۆشمان نەتوانین خاوەنی پرۆژەکە بین چمکێکی پرۆژەکە بکەینە سەر شارمان ئینشاءالله دەستان خۆش بێ جەنابی مامۆستا من ناوبڕێک وەردەگرین و درێژە بە بەرنامەکەمان هەدەین بینەرە بەڕێز و خۆشەویستەکان بەرنامەمان بەردەوامە بێ بۆ گفتوگۆکردن لەسەر پرۆژەی قورئان بەهاری دڵانە لەگەڵمان بمێنەوە پرسیاری زیاتر و وەڵامی باشتر وەرەگرینەوە. قورئانی پیرۆز کۆتاپەیامی خوای گەورەیە بۆ مرۆڤەکان بۆیە گرنگیدان و بایەختان و خزمەتکردنی قورئانی پیرۆز فەرز و پێویستە لە سەرمان بە پێی توانە. ئەنجومەنی بانگەواز و پەروەردەی کۆمەڵی دادگەری ساڵانە پرۆژەی قورئان بەهاری دڵانە ئەنجام دەدات. و یەکەم پرۆژەی بریتیە لە دوعاکانی قورئانی پیرۆز. لەم پرۆژەیەدا هەردوو ڕەگەز لە گشت تەمەنەکاندا دەتوانن بەشدار بن. خەڵاتەکانی پێشبڕکێکە بریتین لەمانەی خوارەوە. یەکەم ئۆتۆمبیلێکی نیسان سەنی 0 کیلۆمەتر. دووەم 10 گەشتی عومرە. سێەم 40 مۆبایلی سمارتفۆن. چوارەم 50 خەڵاتی تری بە نرخ. بۆ دەستکەوتنی نامیلکەی دوعاکانی قورئانی پیرۆز پەیوەندی بەم ژمارە تەلەفۆنانەوە بکەن. تێبینی هەر کەس ئەوێت هاوکاری ئەم پرۆژەیە بکات پەیوەندی بکات بەم ژمارەیەوە 0 212 47 44 یان 0 452 08 11. لێگەچن هە زۆر لێک نا لە سعودی خۆشەویستەکان دووبارە
سڵاوتان لێبێتینەوە خزمەتتان بۆ درێژەدان بە بەرنامەکەمان گفتوگۆ لەبارەی پرۆژەی قورئان بەهاری دڵانە کە لەلایەن ئەنجومەنی بانگەواز و پەروەردەی کۆمەڵی دادگەری کوردستانەوە ڕاگەیەنراوە و تا ئێستا وەک جەنابی دکتۆر محەممەد بامۆچی سەرپەرشتیاری پرۆژەکە ئاماژەی پێکرد بە دەیان هەزار هاوڵاتی هەرێمی کوردستان ناوی خۆیان تۆمار کردووە بۆ بەشداریکردن لەم پرۆژە گەورە و مەسنە. دووبارە بە خێراتنی میوانەکان مەکەم. زۆر سپاس. جەنابی مامۆستا هێشتا چاوەڕێەوەکەن کە خەڵکانێکی دیکە سپۆنسەر و هاوکار و پشتیوانی پرۆژەکەتان بکەن. وەڵایی چەند مسلمانان و خێرخوازان سپۆنسەر بکەن و پشتیوانیمان بکەن و قەڵاتمان بۆ دابینکەن، پرۆژەکە گەورەترە بێ، فراوانترە بێ و دڵی بەشداربووان زیاتر خۆشەکە، چونکە وەکو ژمارەکەم باسکردیانی لەسەر و 7,000 و بەرەو نزیکی 8,000 ڕوا، ینی ژمارەکە زۆر زۆرە. خەڵاتەکان هەرچەند زۆر بێ هەر بە بەشێکی ئاگا، هەر بەشی کەمێکی ئەکا، لەبەرەوە چەند خەڵاتەکان زۆر بێ هەر کەسە لە حاسی خۆیان لەوانەیە مەسلا عمرەیەک مۆبایلێک 100,000 یەکێ زیاتر دەتوانێت بۆ شخصێک زۆر نەبێ، بەڵام بۆ ئێمە ئەگەر ژمارێکی زۆر کۆبێت و شتێکی گەورەی لێ پێیا بێ، ینی شتێکی زۆر باش و دڵی خەڵک خۆشەکە. ئەمە ژواکە بە تایبەتی ئێمە ئەم پرۆژە بڕیارمان وایە ساڵانە بێ، کە ساڵانە بوو ینی ئەو کەسە ئێستا لەم جارە یەکەمە لەم یەکەم مسابقا بەشداریمان بکە، ئیتر لە ئێستا بە دواوە چەند ساڵی تر ئەم پێشبڕکێ بکرێتەوە بەردەوام بێ، ئەو هەر خێریەکە ئەو کوڵە لە هەمویان بەشدار، چونکە ئەم دای مەزراندووە. ئاینی بەڕاستی ئەو پیاوە بەڕێزە کە پارەی سیارەکەی دابین کردو، من زۆر سوپاسێکم، خی گەورە مۆفەقی بکە کە ئێستش لە عمرەیە هەر 5 دقە چوومە لای وتم شتێکی ئاوا بیکە و بۆ قیامەتی باشە و ئەمە ئیتر هەتایە چەند جار بیکەین تۆ بەشداری، وتێوە کردم مامۆستا هەرەوەنە لەبەرەوە من لێرەوە داوا لە ئەوانەکەم خی گەورە پێی داون خێرۆمەنن وەزعی مالیان باشە. وڵای ئینسان هەر بۆ شتی دنیایی پارە هەر سەرفەکا و ئەڕوا، ینی بەشتی دنیای خۆی بە پیویسیاتی خۆی بە کەمالیات بە شتی ناوماڵ بە سیارە بەم شتانی تر هەمووی پارە سەرفە بێ و دوای هیچ جێ ناگرێ، ینی هەرەوەێت تۆ زکاتێکی خۆشی پێ بەسەرە باوانە، بەڵام ئەمە قیامەتی پێکڕی، ئاخرەتی پێکڕی، دڵی خەڵک خۆشەکەی لەوانەیە سەدان خەڵک قورئان لەبەرکە. یعنی ئێمە نیازمان هەیە ئەو کەسانی کە زۆر سەرکەوتون و زیرەکن و توانای لەبەرکردنیان باشە، یعنی بیر لەوەکەن وایان لێ بکەنە هەموو قورئان لەبەرکەن، فەرمودەکانی پێغەمبەر لەبەرکەن، زۆر لە کتێبە ئیسلامی و شەریعەکان لەبەرکەن. ئەم خێرخوازانە سەبەب بوون دوای ڕەحمی خوا بۆ ئەوی کاکو و خەڵکە بێ ئەم شتانە بکە. بەڵێ ئینسان بە دین ئەمەکە، بەڵام ئیتر ئەم ئومێد و هیوا و شتانش کە ئینسان حەزیلەکە پاڵنەرە بۆی کاکو زۆر لە خەڵک. دامی ئەم پرۆژەیە تەنها بە بۆنمونە بە سیارە و ئەمرە ئەکرێیان بە هەدیە و پشتیوانی بچووکی شەکرێ شتێکرێ، مەسلا بە کابرا توانێت حەزەکات 10,000 بێن ئێمە لێ وەرەگرین، 5,000 بێن ئێمە لێ وەرەگرین، 1000 تەبعیش بێرە قەیچێک ئەوە ناتوانێت، ئەوە ناتوانێت، ئێمە هەر مەمنونێ بین باشی هەیە لە دانی پرۆژەکەیە وایە ڕاست، یعنی ئەوە نیە بڵێ شتەکە گەورەی، بەڵام ئیتر ئەوەی کە خوای گەورە زۆری پێدا با زۆر بە ئەوەش کەمی هەیە لە کەمەکەی ئەو زۆرە، ینی بە پێی خۆی بیا. حتما ڕێکاری دیاریکراویشتان هەیە بۆ بەڵێ ئێمە هەم چەند ئەو دوو ڕقم تەلەفۆنەی ڕاگەیەنرا هەیە و هەموو مەڵبەند و بارەگا و شوێنەکانی کۆمەڵی دادگەری کە لێی بە کتێبەکان تەوزیعەکرێ و ئەدرێ بە خەڵک، هەر کەسێ یارمەتی شتێکی هەبێ ئەتوانێت بیباتەوێ، یا ئەو دوو ڕقەمەکەوە وەکو لە تەلەڤیزیۆنەکە ڕاگەیەنراوە ئەو کاتەوان ڕێنماییەکەن چی لێ بکەن و بیدەن بەکی. جەنابی مامۆستا حتما بۆ بەشدار بوانیش ئەگەری دوو ئەجریان لە بەردەما، یان ئەجرێکی قیامەتیەکە کتێبەکە لە بەرەکەن حتمما یان ئەمەمان بۆ ڕوونکەرەوە بزانین ئەو ئەجر و پاداشتانەی وەڵڵی هەم قیامەتی ئێمە هەدەفە ڕئیسەکەمان بەڕاستی ئەجرە قیامەتیەکەیە بۆیان، ینی ئێستا هیوا هەیە مەسا مناڵێک کە بچووکە زۆر عەقڵی بەشت ناشکێ، باوکی داوای لێکا سەعی بکە شت لە بەرکە ناڕەحەتێکە زوو هەڵیەسێنێ بچێ بۆ قوتابخانە سەعی بکە بۆ ئیمتیحان، ئەو مناڵە خۆی و کاتە نازانێت بۆچی ئەمەی بەس ئەم شتانی لەگەڵ ئەکرێ، بەڵام دوای کە گەورە ئەبێ و عەقڵە گرێ و ئەچێتە زانکۆ و خوێندن تەواو کە ئەزانێ ئەو باوکوشتەی کەندێک شتیان کرد ئەو پێشی خۆش نەبوو، هەمووی لە مەسلحەتی ئەو تەواو بوو. ئێمەش ئەمە نییە بەڕاستی بۆ قیامەتی خەڵک خێرە،
تۆ ئیسا گەرەمە نەبێ لەوانەیە زۆرێ لە خەڵک بیر لەوە نەکات و هەندێک لە قورئان لەبەرکە ئیسا ئێمە پێم وایە 49 دوعان کە هەیەنە 3-4 ئاەتە لای کەمەکەیان ئاەتێکە ئاەتێک دو ئاەت کابرا 100 ئاەت لە قورئان 200 ئاەت لە قورئان لەبەرەکە معناکەی ئەزانێ کەلیماتەکانی ئەزانێ ئەمەش هاندەری بڵێ کە کابرا مەسا توانی 100 ئاەت لەبەرکە ئەڵێ دەی بۆ سوورەتێکیش لەبەر نەکەم بۆ جزمێکیش لە قورئان لەبەر نەکەم بەتایەتی ئەوەی کە گەنج و لاوە و ئەوەی کە خوا توانای لەبەرکردنی زۆری پێداوە اینجا من داوا لەو بەرەزانەکەم ئەم دوعانیان لەبەر کردو ئەم دوعانە فەرامۆژ نەکەن بەتایەتی ئەو دوعانەی کە سونەتە خوێندنیان دوعای پێغەمبەرێکە دوعای پیاو چاکێکە یعنی بەردەوام ئەم دوعانە لە ژیانیانە با بیڵێنەوە پێیان نابچنەوە مراجعی بکەنەوە بۆی لە بیریان نەچێ و هەمیشە پێغەمبەر خوا فەرمی صلی الله علیه وسلم من ناڵم ئەلیف لام میم حرفێکە ئەلیف حرفێکە لام حرفێکە میم هەر حرفێکیش 10 حەسەنەیە یعنی تۆڵێ ئەلیف لام میم 30 حەسەنەتەکە 30 چاکت بۆ نووسرێ بەلای کەمەوە لەوانەیە 300 بۆ بنووسرێ ئەو دوعانەش هەر وایە بەڵام جانی بە دنیاکەشی تیاکە و خەڵاتە خۆشە ئینسانێک سەرکەوتوو بێ جوابەکە بزانێ خەڵاتێک وەرگری ئەم خەڵاتانە چۆن ڕیزبەند کراون و چۆن کەسی یەکەم دیاریەکەن والله لەوانێ من ئێستا نەتوانم ئەو کاتە ئێمە ئەو لجنەی کە سەرپەرشتی ئینەکەکەین لەسەر کەیفیەت و چۆنیەتەکەی قسە ئەەکەین ینی چۆن بێ بەڵام بەگشتی مەسەلا خەڵاتی یەکەم کە سیارەیەکە ئەوە ئەبێ لە ژمارەکان کە 100یان هێناوە لەسەر تاسەری کوردستانە ئەو سەدانە هەمووی کۆکرێتەوە لەناو ئەوانە هەڵبژێرێ یەکەمەکە دیاری عمرەکەیش 15 عمرەکەش هەر وابێ ئیت ئەوانە تر مەرجنێ وابێ ینی لەوانەیە ئالەتی تر هەبێ ئالەتی تر هەبێ اینجا ئێمە داواشمان کردووە ئێمە وەکوڵێ لە هەر سنوورێک وەکوڵێ سنووری هەر شارێکە پێ وتێ مەڵبەند هەر مەڵبەندێ لە ئێستا بەدواوە هەر کەسێ بتوانێ عمرە و خەڵاتی تر دابینکە ئێمە لە سنوورەکەی خۆی دابەشیەکەین یعنی تایبەتێکین بەو سنوورەوە ئەمە ناکە ئێستا تا ئەم 200 خەڵاتە کەوتم جگە لەمە هەر سنوورێ هەر مەڵبەندێ مەسا عمرەیەک دابین کە ئێمە ئەو عمرە دێن بە سنوورەکەی خۆی لە چەند سەدی تایە لە سنووری خۆیان لەوانە یەکێک هەڵەبژێری زۆر باشە جەنابی مامۆستا حتما لەوانەیە بەشداربووان زۆر چاوەڕێ ئەوە بکەن کە تاقیکردنەوەکانیان بکەن ئینشەڵا بەم زوانەش ڕۆژی تاقیکردنەوەکەیان بۆ دیاریەکە تاقیکردنەوەکە ئێمە ڕۆژێکمان دیاری کرد بەڕاستی 6 لەبەر کە شوهاتەوە نەبوو دوامان خست ئێستا کاتەکەمان دیاری نەکردووە تر یا لە بیرکردنەوەیان بزانین کاتێکی گونجاومان دەستەکەوێت لە کاتان زۆر دوور نەکەوێت و دیاریکەین یان ئەگەر کە شوهەوە یارمەتی نەدا مەجبور مەسەلەوە چێ دوا بخرێ بۆ کاتێکی گونجاو بەڵام ئێستا لە ڕاوێژان بزانین دوجار بەشدار بووە ناگادارێک بەڵێ بە هەفتەیەک بە چەند ڕۆژێک پێش کاتەکە ئێمە خەڵک ئاگادارەکەین کە فڵانە ڕۆژ تاقیکردنەوەی ئینشاءڵڵا زۆر باشە کاک حاجی ئەمانچ قسەیشی ئضافتان هەبێ بۆ وتن لەسەر ئەم پرۆژێ و بەشداربووان و دامی خیر و بڵێ وەڵاوکو سەرەتاش ئەرزمانکردن ئێمە ڕاستی زۆر دڵمان خۆشە بەم پرۆژانە ئەمانە زۆر جێی دڵخۆشی ئەم میلەتەی شەڕاهیوە و ئومێدی خێری زۆر تیامادە ئەم پرۆژانی تیابێ ئەوە نە بەگەرم و گوڕی دێن بەدەم ئەم پرۆژانەوە بۆ لەسەر خوا پێداوانیش ئەو کەسانی کە لە ڕووی داراییەوە توانایان هەیە ئەگەر چی بۆ منە خەڵکێکی ڕەنگە خۆی نتوانێت بێ بەشداری پرۆژەکە بکە بەڵام ئەتوانێت بە هاوکاریشی مادی بەشداری ئەم پرۆژانە کەس بەشدار پێ بکە ئەبێتە هۆکارێک دایان کەس لەو وارەیە بەشداریەکەن و تەشجیع و هاندەریشی باشە بێ بۆ خەڵک بۆیە بەڕاستی هەر کەسی ئەگەر هەر نەیتوانی هاوکاری دارایش بە دوعایشی خێر یعنی بە پێی توانە ئەو خەڵکە لە هەموو ڕوویەکەوە پشتیوانی پشتگیری لەم پرۆژانە بەڕاستی کارێکی زۆر پیرۆز و گەورەی و پاداشتی گەورەی لایخوا دەسەکەم ئینشاءڵڵا ئەم پرۆژانەش حتما پێویستیان بەم جۆرە هاوکاریانەیە گینا بە ئاسانی بەڕێوە ناچن سەیری ئەو هەموو میکانیزم و پێداویستیانە بکە کە پێویستن بۆ تاقیکردنەوە و چاودێریکردن و بەڕێوەچوون هۆڵگرتن و شتی ئەلامی و چاپکردنی کتێب و ئەمی مەسەرپەرشتیارەکان ئەو کەسانە ئەو ژمارێکی زۆر چاودێری بێ لەو بێ خواردنیان بیتێ لەو ڕۆژە کرێ سیارە و شتی تێکردنی پرسیارەکان ئێمە ئێسەکێ نزیکی 70 بۆ 80,000 سوالمان چاپ کردووە ینی هەر پارەی یینەکان کە داوان کرد لە من مەطبعەکە 24 وەرەقەیە هەر چاپکردنی ئەمەش هەمووشی پێویستی بەوەیە کە هاوڵاتیان یان خێرخوازان داعمی ئەم جۆرە پرۆژانە بکەن بەڵێ ڕاستە
هیچ سەرچاوێکی تر نییە خۆ ناشکری نەبێداهاتی کوردستان بۆ ئەم جۆرە پرۆژانە دابین ناکرێت ئەوێ خێرخوازانە و زەحمەتە بکێشن کاک حاجی عوسمان جنابتان شتێکمان پێ بڵێ دەربارەی ئەگەر ئیزافەیەکت هەبێت واللهی من دەستخۆشی لە مامۆستا و ستافەکەیەکەم بەڕاستی بەرنامێکی زۆر باشە و داواش دەبرا کۆمپانیەکانی کاکەم کە هاوکاری بکەن بۆی کە زیاترین خەڵک بگاتە ئەو شوێنە و ماڵی خوا بینێت ینی ئەلحەمدولیلا ئێمە زیاد لە 120 کۆمپانیامان هەیە ئەگەر نیوەشیان بەشداری بکەن کارێکی زۆر خێری و کارێکی زۆر باشە داوایان یەکەین بەشداری بکەن و ئینشاءالله ئەوانش لەم خێرە بێبەش نەبن ئەمە شتێکە بۆ دنیا و قیامەتمان ئیسفادە هەیە بەڕاستی هەر ئەومان بۆ مێنتەوە بتوانین گەنجەکانمان بەرەو ئەم ڕێگایە بەرین کارێکی زۆر پیرۆزە کارێکی زۆر باشە ئەلحەمدولیلا کە گەنجان ڕویان تێکرۆ بێمە دەستیان ماسکەین ئێمە بەتاکید ئەمڕۆ خەڵک بەرەو خراپە و بەرەو ئینحا بڕوات ئەلحەمدولیلا کە ئێمە گەنجەکانمان بەرەو ئەم دینە بگەڕێتەوە بەرەو قورئان خوێندن بگەڕێتەوە ئەبێ دەستیان ماسکەین کارێکی زۆر پیرۆزە و کارێکی زۆر باشە یعنی دەستخۆشی لە هەموو لایەکەن ئینشاءالله جنابی مامۆستا ڕەنجدەر کوردی ئەم جۆرە پرۆژانە حتمەن ئیزافەیەکی باشە بن بۆ سەر معلومات وەنیە بۆ سەر عیبادات بۆ سەر هاتنەوە سەرڕێی خەڵکانێک گەنجانێک لە کوردستان بە ماڕاستەیە کاریگەریان هەیە بەڕای جەنابەت چۆن کاریگەری هەیە بەتاکید ئەوەسای بەڕێزم هەموو پرۆژەیەکی خێری کاریگەری خۆی دروستەکە چونکە بەڕاستی کۆمەڵێ لە ڕووە مادیەکەی لەوانەیە حەزکەن سەفەری ماڵی خۆی گەورەکەن کۆمەڵێکی تریش تەنها وەکو مامۆستای بەڕێز ئاماژەی پێدا لە قیامەتەکەی دیدێکم بۆیە ئەمە شەوێتە هاندانێک بۆ گەنجانی تر کە چاوی ئەمە زۆر جار بینیمانە لە پرۆژەکانی ترا ئافرەتێکی سفور بەشداری کردووەتیایە ئەم ئافرەتە تێکەڵی خەڵکێکی خراپ بێت کە بەلاڕێیا بەرن یان بێتە ناو پرۆژێکی خێری ئاوا بەڕاستی و من قەناعەتیشم وایە لەم جۆرە پرۆژانەیە ئینسان محتاجە بۆی کە خوای گەورە لێی خۆش بێت ئەگەر خۆی نەتوانێت سەفەری ماڵی خوای گەورە بکە یان بۆی نەگونجێ ئەتوانێت دەستگیروی ئەم جۆرە پرۆژانە بێ بەڕاستی چونکە پرۆژەکان ئەبنە باعیسی خێر هەم بۆ دنیا بۆ قیامەتیش ئێمە من ئەگەر دەرفەتە بێن چیرۆکی کورتە گەرمەوە کە لە وڵاتی میسر ڕوویدا خۆم بە گوێی خۆم گوێم لەم عالمە بەڕێزە بوو کە باسی گەنجێکی دوای 10 ساڵ لە کرێکاری و بیشکردن توانی پارەی عمرێک پێیا بکە میسر تحت صفر لە فەقرا بۆیە ئەڵێ کاتێکە گەڕامەوە جواز و هەموو شتێکم دەرکردووی ناوم تۆمار کرا بڕۆم بۆ سەفەری عمرەکە 2 ڕۆژ نەبەردەمامان قەدەری خوای گەورە وا بوو کە ئافرەتێکی بێوژن کە خاوەنی چەند مناڵێ ئەم ئافرەتە هاتە بەردە من تکای لێکردن کەەوە یارمەتی بدەم حاڵێکی زۆر پەرێشانیان هەبوو یان ئەوەی ڕێکێتە ناوڕێی خراپ و یانەوە لەسەر یارمەتی ئەم چاوەڕوانە ئەمە دیارە تاقیکردنەوەیکی خوای گەورە کە گەنجێک 10 ساڵ لە تەمامێکی بۆ سەفەری عمرە وتی تەلەفۆنی بۆ من کرد شێخت ئایا بچین بۆ عمرەکەم یانە وتی ئەو خوشکت لە پێشترە بچین یارمەتی دەی دەستگیرۆی بکەین والله ئەو کەسانی کە ڕۆشن بۆ سەفەری عمرە دوای کەم یارمەتیم کە ساداڵێ سوێن بەخوا لە هەموو تەوافێکا من بینراوم تەلەفۆنی بۆ کراوەتەوە خەویشیان پێوە بینی ئێمە زۆر جار لەوانەیە نەزانین کەوا چ کردەوەیە کە بێتەوە کاری لێخۆشبوونمە ئەگەر تۆ یارمەتی برایە خوشکێکت بدەیت کە تا مەرزووە هەم دەڕووی دنیایەکەشە و لە قیامەتێکەشە ئیسفادەیەکە کامە ڕاستی بە تایبەتی بۆ سەفەری عمرە وەکویش پاداشت بۆ نووسێبووی کەوا لە پاداشتی کەسیشیان کەم بێتەوە وێمێدەوارم کە ئینشاءڵڵا موسڵمانان بەگشتی و دەوڵەمەندان دەستگیرۆی ئەم جۆرە پرۆژانە بن و پرۆژەکانیش من پێشنیارم هەیە مامۆستایانی بەڕێز ئینشاءڵڵا فراوانی بکەن لەسەر قورئان لەسەر فەرموودە لەسەر بیر و باوەڕی موسڵمانان چونکە بەڕاستی ئێستا کۆمەڵ فکر و بیر و نامۆ تێکەڵ بە کۆمەڵگەیە کرێت کە الحەمدوللا جێی قبوڵ نییە و مێریشمان وایە کە ئینشاءڵڵا هیچ کاتی جێی قبوڵ نەبێت ئێستان خۆش بێ قوربان مامۆستا دەرفەتی کۆتایی هەر بۆ جەنابتە لەوەی مامۆستاوە دەست پێیەکەین ئینشاءڵڵا لە مەجالەکانی تریشان پرۆژەیە فراوانەکەن والله ئێمە هەر باسم کرد لە سەرەتاوتم نیازمان هەیە هەم لە بینی مسابقەیە بۆ مسابقەیەک کە ساڵێکی بینە بیا 8 نۆمان شتی تر لەو بەینا بکەین ئینشاءڵڵا هەندێک بابەت علاقەی بە مناڵ هەبێ بە گەنج هەبێ بە شتی جۆرا و جۆر کە بزانین پێویستیاتی خەڵکی موسڵمانە وەڵام من کۆتا جار ئەڵێم دەستخۆشی لەم پیاوە بەڕێزانە کەم یەکەم خوای گەورە لیان قبوڵ بکات دووەمیش ئێمە وەکو ئەنجومەنی بانگەواز و پەروەردە و ئەو ستافی کە سەرپەرشتی ئەم پێشبڕکێەکەین زۆر سوپاسیانەکەین خوای گەورە خێر بخاتە خێر و بەرەکەت بخاتە سەرۆت و سامانیانەوە و ئەم پیاوە بەڕێزانە و هاوشێوەکانیشان کە نەهاتون و زۆرێک لەو برابەرەزانە تریش کە کۆمپانیای حەج و عومرەیانەیە بەڕاستی لە زۆرێک لەم پرۆژانە لەم پێشبڕکیانە کە من ئاگادارم عومرە ئەدەن خزمەتەکەن بەشداری ئەکەن پشتیوانن بۆی کە بەڕاستی جێگەی ڕێز و تەقدیر و حرمەت ئێمە لێرە ئەمان وەکو نوێنەرایەتی ئەوان هاتون سوپاسی ئەمان و هەموو ئەو بەڕێزانێتی شەکەن کە پشتیوانی و دەعمی خۆیان بۆ ئەم جۆرە پرۆژە
خزمەت گوزاریانە کە لە کۆتاییە لە خزمەتی خەڵک و میلەت و وڵات و نیشتیمانەکە تەواوە بێ و ئەمان بەڕەنج و زەحمەتی خۆیان پارە پێیاکەن سەرفیەکەن لەو ئیشە گەورە خێرا بۆ قیامەتی خۆیان. عایشە ڕزای خوای لێبێ جارێک حیوانێکی سەر بڕی هەمووی کرد بە خێر بەشێکی نەبێ. ئافرەتێکی لا بۆ ئاواکو لێ خزمەتکارێک وتی کۆ هیچ نەیەڵاوە ئەم تۆزەی نەبێ، ئەوتی وڵا هەمووی ماوە ئەم تۆزەی نەبێ. ئەوی تری هەمووی لای خوا خەزنە، ینی لە ساریحاتە، بەس ئەم تۆزەی کە خۆمانەی خۆین ترەمایان هیچ نێر بۆ خۆمانە و ئەوەیە. جا من جارێکی تریش دەستخۆشی لە جەنابیشتانەکەم لە کەناڵی پەیام و بانگەواز و هەموو ئەو ڕادیۆ و کەناڵانی تیش کە لەم پێشبڕکیا پشتیوانمان بوون، بە تایبەتی کەناڵی پەیام و بانگەواز زۆر عەزیەتیان لەگەڵ ئێمە کێشا، زۆر ماندوو بوون، زۆر خزمەتیان کرد و ئیشەکەی ئێمەیان ناسان بە هەموو موسڵمانانی کوردستان. زۆر دەستخۆشی لە بەرپرس و کارمەند و هەموو ئەو بەڕێزانەکەن کە لە کەناڵی پەیام و بانگەواز و ئەو ڕادیۆ و تەلەڤیزیۆنانەی کۆمەڵی دادگەری و هەر کەسێکی تریش لە پەیج و لە شوێنەکان کەواکو هاوکاری و پشتیوانی ئەم پرۆژەی کردو بە شێوەیەک لە شێوەکان کە زۆر بەڕێز بۆ ئێمە نایناسین، خۆی شتی دروست کردووە، خۆی ڕیکلامی کردووە، خۆی مسابقە شتی دروست کردوانی جۆرەها شێواز دروست کراوە کە ئێمە ینی لەوە ئێمە هەر نەمانزانی بێ. ئێمە زۆر سوپاسی هەموو ئەو بەڕێز و ئەو گەنج و ئەو لاوە دڵسۆز و خۆشەویستانەکەین کە هەر یەکێ بە هەر شێوەیە خزمەتی ئەم مسابقە و مسابقەکانی تریشی کردووە کە هەمویان لە خزمەتی دین و ئیسلام و قورئان و فەرمودەکانی پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم. من دووبارە لە کۆتایی بەرنامەکەمە سپاسی دووبارەم بۆ بەڕێزان دکتۆر محەممەد بامۆچی سەرپەرشتیاری پرۆژەی قورئان بەهاری دڵانە و بەڕێز حاجیا مانج پارەزانی خاوەنی کۆمپانیای پارەزان بۆ حەج و عومرە و بەڕێز حاجی عوسمان خەمزەیی خاوەنی کۆمپانیای خەمزە بۆ حەج و عومرە و بەڕێز مامۆستا ڕەنجدەر کوردی نوێنەری کۆمپانیای چرای مەکە و مەدینە بۆ حەج و عومرەکە وەک سپۆنسەری پرۆژەکە لێرە ئامادەیان هەیەیان بەشێک لە سپۆنسەرەکان. دەستخۆشیان لە یەکەم دەستی هەمووتان خۆش بێکە لێرە ئامادەیتان. زۆر سپاس بۆ تەناویشت. نەرە بەڕێز و خۆشەویستەکان ئەتینە کۆتایی ئەڵقەیەم جاری بەرنامەی گفتوگۆ کە تایبەت بوو بە گفتوگۆکردن لەسەر پرۆژەی قورئان بەهاری دڵانە تاڵقەیەکی تر پێتانەگەینەوە هەموو لایەکتان لە شادی و کامرانیە بژین خواتان لەگەڵ. سپاس.